بەڵێم خاتوونەکەی من بۆچی ئەوەندە دەرەوە تەماشا دەکەی؟ بووکە خان ناکرێتەوە تۆڕەت لادەی با من کەمێکتەوە ببینم. شەیتانی بابا شێتانی کردنم ئیدی چییە؟ بڕوانە من و تۆ ئیدی حەلالی یەکین ژن و مێردین ئەبینی؟ ئەی بابا دیسانەتەوێ بڵێ نا خۆیە شوک کرد شوک کرد چ خەبەرتە؟ بێ بکەنا بێ بکەنا بۆ خەریکی گوڵەکان گەڵاگەڵاکەی مەگە نبینی چەنە ژاکاون؟ بزانم ئەسڵەن چاو لە من بکە ئەو تۆڕیەت لادەی یانی من کەچی بێ؟ خەریکی ئازار مەدەیان ئازار؟ چەنە لە ئازاردان خۆشم دێ فرشتە تۆ کەیت؟ دیسانیش کەجێمای بە ئەنقەس هێشتم تۆ بکەویە پێشەوە با داخی جارێک بردنەوە نەمێنە بەدڵە تۆی دیشە ڕوویەکرد ئێستا کەوالات جارێکی دیکە پێش بڕکە دەکەین بەڵام ئەم جارە ژێراوی با ببینی چۆن لێ دەبەمەوە تۆشکە بەسە وینداری پێشبڕکەکردنی ناتوانانی جارێک وەکو منداڵی بنی ئادەم بەس دروست حسابی بەلە بکەیت باشە ئەگەر بەزەم یەک جارەبی بەمەوەی دی لێ دەبڕمەوە دایم خۆ بڕیار نییە لە ژیان تا هەربی بیتەوە ئەم قسەیە بە خۆت بڵێ چونکە لە تەواوی شەکانە من ئەوەڵم ئالەمەشدا من ئەوەڵ دەبە باشە ئەم جارەیش بەخاتری تۆ پشبڕکێکم بەڵام ئەترسم بۆ قوتابخانەکەت درەنگ بێت ئەی بابا بویا بویا بویا
پێم چی لێ هات؟ چەند خولەک بوو گەمژە ناوەک بۆ بڕی ئەم کارە شێتانانە چییە ئیکەیت؟ دیت من لە نەفام. ژێراویە لە تۆ باشترم تۆ هیچ کاتە ناتوانانی بەقەت من لە ژێراوە ئاناسەد ڕاگری زۆر باشە بابە من هیچ کاتێک بە پێ تۆ ناگەم ئێستا ڕازی بوویت مەکە مەکە چۆری مەگەر ببوورە جا لە چی ببورم؟ داوای لێبورتن دەدەکەم واتنەکەم لە نەفام لە منە نەیوتم ببوورە خۆ حاڵی تەکە حیوان ببینم هیچت لێ نایەت خۆ بوویەگەن بانی کاکی خۆم ئێستاەکە دەبێت خۆی خۆم بسڕێ لێگەڕێ حیوان گەمژە دێم لێگەڕە لێگەڕەکە گەڕێ بابیکەمە بنیام وازانی مناڵیم پێما زۆر بڵێ نەفام لێگەڕە تۆ شتێکت لێ نایەت ئەم چەک باشی سەرت بێنە ژوورێ کەویتە خوارەوە ترسەنۆک گیان وەزای سرم بە بادەدەم پوویە من دوێنەشە خەونێکی زۆر خراپم دی ئەمریش لە خەونەکەدا بووم خوانەکە کەم بە خەبەریەت بینم پەیمان قەی دێ ناکا لە نێزیک خودابخانە من لێ خوڕم چییە؟ ئەتەوێ خۆت لە بەرچاو دۆستەکانە دڵکێشی نا؟ دەیدی شتێکی ئاوە مەکە نابێ دەی باشە خۆ ئێرە چۆڵە چۆڵ و شلۆقیەکەی خۆ تۆفیرێک ناکات کەسێک کە تەسێقی نییە ئەسڵان ماشین ناتوانێت لێ خوڕێ دەی بابا ئەتوش بەس حاڵی بنیادەم تێک دەدەی ئەی بابا دەی تۆ هێشتا منداڵی زۆر باشە لێرە ڕایگرە دەمێ باخێکەکەی بە پیان بڕۆم ئێستا تۆ ئیتر لە من تۆراوی نا؟ دەمەوێندێک بە پیان بڕۆم زۆر باشە لە پێشترە وێسم تۆش دابەزە بۆ بەدبەختی سەریش ماوە کە چەڵە ئەی بابا تۆش دیسان بە شانەکەی من گەرەکتە قژت شانەکەی خوا ڕەحمی کردە قژیشت نییە ها ڕاست دەکەی خۆ بە قوربانی کاکی خۆم بە شیرین خۆت بۆ من شیرین مەکە من ئەسڵەن بە تۆ ماشین نادەما وت بێتم ئەی بابا ئێستا با گەورەیشمی ماشینە سێنی دەیدی دەست و پەنجەت خۆش بێ کاکە پەیمان گەیشتین ڕۆژێ دەبێت بت بم بۆ نێو باشگەلێک کۆڵەرانی زانست لەوێ دەبێت ببینی دەستت خۆش بێ هوشیاری خۆت بە خواحافظ چاو لە چیەکەی خاتون پەرۆشی مناڵەکانم نەختێ درەنگیان کردووە ئەوان هەردووکیان بەیانی زوو وەک ڕۆژانی کە چوون بۆ ئەستێر هەردووکیشیان مەلە چاکەزانن تۆ کە دەزانی پویا هەدا نەدا دەترسم بە هاروهاجەکانی گرفتێ بۆ خۆیان سازکەم نیگەران مەبە هیچێ ناقەومێ تۆش ئەوەندە ڕەشمین مەبە پەیمان هاتەوە پویاشی گەیاندۆتە کلاس ئەو کوڕم هێز لە ئەژنۆیدا نەماوە بۆچی هێز لە ئەژنۆیە نییە ئەسڵان خەبەرت هەیە سبحینێ بڕیارە ئەنجامەکانی تاقیکاری کۆنکۆر ڕابگەێنن چی؟ دیسانیش کەم تەرخەمیت کرد؟ دەی نایدی تۆ هۆشت بە چیەوە هەیە
بەم جۆرە خۆ ناتوانین نیش بکەین عزیزی من ئەگە بمرێ چی یانی هیچ کەس لێوێ نەبوو یانی چی ئەی تۆ لەوێ چکارەی بەڵێ خۆ بەسەر کەس ناتووە چ بووە؟ 100 جارم پێوتی تۆ کە لەوێ ئاگات لە هەموو شتێ بێ لەبەرم ڕۆژانە کوتم نا کاکە گیان خۆم خەریکم دێم سڵام بابە سلام ڕۆڵەگەن تۆ کارت بەم کارانە نەمێ بابی گیان بێڵە هەر کەس ئیشی خۆی بکە من خۆم چارەیەکی بۆکەم ئەمین شتێ قەوماوە؟ ئەی هاوار سارا تۆش کاتت گیرێنەوە 100 جارم پێوتی داوا لە من مەکە باسی گیر و گرفتەکانی کارەکەم بکەم تۆ چۆنی بابی بە قوربانت من ڕۆشتم خواحافیزت بێ جوان گوێ بگرە بزانم ئێستا چیە بوچیوا بە پەلە دەڕۆی هەر ئێستا خۆت بگەینە سەر باڵەخانەکە تا بزانم چیتان کردووە زوو بە مەحتەل مەکە ناتەوێ بڵێ چی بۆدایە؟ نازانم ڕۆڵە من خۆم ماوەیە کە سەر لە کاری بابەت دەرناکەم وەرە نانوچاکت بخۆ بێڵا خەڵەکەم هەڵخەم جادێندایەگەن نایەوێ بیدە بە من بۆ هەڵدەخەم ئەسڵان ئەگەر بێڵم مەگەر تۆ خۆ دەمیشەنت دەگوت کە هەر کەسێکە بە ئیشی خۆی بکاتدایەگیان جارە لەوە گەڕەیە بە گیانی خۆم ئەگەر بێڵم بیوەی بیدەمێ باشە وەرە نانوچاکت بخۆ خوا لە ناوتان بڕە بەڕێزان بڕۆنە سەر کارەکانتان بڕۆن خێرا بڕۆنە سەر کارەکان بڕۆ براکەم ڕامەوەستا خێراکەندەی بڕۆ بە قوربان دەیافرین بشکەی سلام علیکم بەداخەوە کارەساتی ڕووداوە بەداخەوە کەسە لەو سەرەوە کەوتوتە خۆرەزان مار بوو ئەی فەریبۆز لەکوێیە؟ ئەو لەو سەرەیە سەد جارم پێوتی ئاگات لێرە بێ دەڕێز بەخوایان ئەوواگەر بمردایە بۆ ئەچ کوڕێکم کردای بەسەرما چ غەڵەتێکم کردایە من تاکەی ئەبێ تاوانی نەفامیەکانیەوە بدەم بەخوایمەونە زەحمەتێکێکی شەوانەی شایمان لێرە یعنی کەماڵ ملکەجی مەکە هاساوی مەکە بۆ من بۆ لێرە بەرپرس بووی ئەبێ وڵام دەیتەوە دەڕێز تخوا بەرە زێمە ژنوم ناڵمان هەیە بەرێت خیسێ ماڵە هەر کامتان بێت پێشەوە دەمکانەکەمە کارەکەتان بکەن تۆ لێرە بەرپرسی کرێ کارەکانی ئەبێ وڵام بدەیەوە من زۆر جار پێم دووی کەم تەرخەمی ینی چی؟ بەڕێز بە پیر بە پێغەمە ئەو خۆی کەوتە خوارۆ ئێمە کاری خۆماندا زیار من سمێڵەکانتم نەدیوە دەڕێت من 100 جار توماگاتان بەخۆتان بێ دووکەن دەی دووکەن بەڵێ خاتو ێزانی کۆبوونەوەی چی؟ سبێنێ خۆ ئەوانە لە بیا کۆکەنەوە من و ئەندازیار هەدایەت هاواهەنگمان کردووە بۆ سبێنێ بێ ناڵێم تۆ تاوانباری من و ئەندازیار هەدایەت هاواهەنگمان کردووە سبێنێ کۆبوونەوەکەیە خۆش زەنگ لێ ئەدەی بڵێ سبێنێ کۆبوونەوەی هەموو شتێکیش ئامادەیە تۆ چی بە ئەندازیار ئەڵێ
گەرەکتە من خراپ بکەی خاتون سەی من قسەیان زیاد هەدایەتە تەواو بۆچی ڕاوەساوی کاکە تۆ دەرکراوی بڕۆ نەمەکیێوەم خواردووە ئێمە کوێمان هەیە ڕووی لێکەی کاکە گیان من کە باشترین کەرەسە بۆیەوە دێنم چی من تۆی هەرەچاک خشتی هەرەچاک بەرپرسیان پرۆژەیە باستۆی منە هەندا زیار هدایەت بەرپرسایەتیم پرۆژەیە داوە بە من جارێکی تر هەڵە بکەیت من تۆ لێرە دەرەکەم و کەسێک کە شیاوای هێن مەسەرە میشەها بەڵێ بەرز دەستت خۆش پێ بڕێت وا سێبەریەوە لە سەرێمە کەم نەگات و گەورم بەڵام ئەگەرەکریە ئاو بیمەش دروست بکە چەند کەس بیمەیان نییە با کارەکە نەکەوێتە دواوە ئەم جارێش دووپات نەبێتەوە سلام علیکم چیاڵێ فەریبۆس باسی چی بوو مەگە من نەمو دابینی کۆمەڵایەتی بۆ هەموو کرێکارەکان ئەمە چیاڵێ ئەم کەم دەرخەمیانە بۆ چییە ئەمڕۆ ئێرا ڕووخا چند ڕۆژنەوە پێش ئەو بینایە ڕووخا بوو ئەگە کرێکارەکان بیمە نەبوایەتن ئەگە شەریکەی بیمی پاسەرگات بەسەرمانەوە نەبوایە خۆ ئێستا هەمومان لە کونجی بەندیخانە بووین تۆ ڕاستەڵێ خۆت ناڕەحەت مەکە من نازانم لێرە هەر جار شتێکە قەومی بە چاوان هەمویان چند بیمار ڕۆژنەوە پێش ئێمەشکە لەگەڵ کۆڕی بەرپرسان دانیشتین قسەمان کرد ئاسانکاری توانای باشیان بۆ دابین کردین دڵێ بە چاو شەریکێکی باش و جێبڕایە پێشنێ ڕووناکی هەیە هەمویان بیمەکە کاگی جات هەموو کرێکارەکان بیمەکە بە چاوان مەیەڵە کار بێرە بگات بە چاوان ئێوە فەرموو فەرموونێەوە کارەکەت بکە کاکە ئەمانە کۆبکەوە دەی کوڕینە سەرنج بدەن ئەم شەش پاڵوە بگرنە پێشچاو کە لە ناوەندی هەر کام لەم شەش پاڵوە بچووکانەی ئەوە خاڵێک دیاری کراوە ئەگەر سەرجەم 27 خاڵ لەسەر پاڵوەکانی ئەم شەش پاڵوە دیاری کرابێ چەندانە کۆی سێدانەی لەم خاڵانە لەسەر هێڵکی ڕاستە هەڵکەوتون سێ خولەکیش دەرفەتانەیە تا وەڵامی ئەم پرسە بدەنەوە دابزانمێەوە چیەکەن بەڕێز هدایەت تۆ ناتەوێت وەڵامی ئەم پرسە بدەیەوە نامامەستا وەڵامی ئەوە دەزانم زووتر چارەم کردووە ئەم پرسە من یەکەم جارەکەیە نامەتە ئارا بەڕێزم پرسیارەی ئۆلمپیادی سێ ساڵەمەوە پێشە من لە ماڵپەڕی ئۆلمپیاد دیومە چارەم کردووە ئەو وەڵامەیە کە بەدەستت هێناوە بۆم بنووسە بزانم بە چاوان مامەستا کوڕینە خەریکی کارەکانتان بن فەرموو مامەستا دەست خۆش بێ دەی کوڕینە کات تەواوە مامۆستا دقەیەک ماوە ئیجازە چەنە لێمە دەنیدی کات تەواوە میاو سلام خالوزە چۆنی بەهەستە باش ئەمەش نامیرکەکانێت هێز بەهاست کەی دەبێ بۆت بێنمەوە ئیدی پێویستم پێیان نییە یعنی ئەوەندە دڵنیای قبوڵەبی خۆم ئەزانم دڵم ڕوونە ئەخ درەنگم بووە ئەم جارە قەیدی ناکات درەنگ هاتنت بە قازاند بوو ئەو کتێبە کامەویست هەڵم بژارد و دڵنیام کە نەتخێندێتەوە ئێستا خاتون ئەم دڵنیایە لە کوێنەوە ناوە زانیمە کە تۆ دایمە لە باتی کتێبوانت خوێندووە هیوادارم نەزانکۆ بە چەشنە نەبی ژیان هەموو وانە خوێندن نییە خۆ دەیەگەر ژیانم هەمووی وانە خوێندن گوایە خۆئێستا لێرانە بوو ئەگە بیخێنیە بەڕوانین تۆ بە ژیان بە تەواوی دەگۆردرێ دە ئێستا ناتەوێت بڵێ چ کتێبێکت کڕیوە گیری لێکەوە ئێستا خەریک و میکێک لە چیرۆکەکانمە خوێندەوە چیرۆکێکی ڕواڵەتی ساکە لە بنیادێنێکی لەبەر خەوێکی کە ئەیبینی بۆ پێیاکنی خەزانێک ئەچوو بە سەفەرێکی دوور و درێژ ئێستا نەزانی چ کتێبێکە ئەمە تۆ ناخاتەوە بیری یەکێک لە چیرۆکەکانی مەسنەوی ئەمە منە خاتە بیر خەونێک کە دوێنە شەودی پورە زاگیان چۆن پێت بڵێن خەونێکی زۆر ناخۆش بوو هەر خەوێکی ناخۆش خۆ خراپ نییە ڕەنگە خەوەکەی تۆ جاکامێکی باشی هەبێت
ئێستا ناتەوێت ئەو کتێبەت بە من پیشان بدەی؟ تەوە زەلگیان هیوادارم پرسیانەکانی کۆنکۆرت ئاوا بەڵام نەدابێتەوە. ئێستا ئەمە کتێبی قبولی کنکورە ها؟ ئەگە قبولبی بەڵێن ئەدەم کۆڵە کتێبت بۆ بکڕم. نا ئەو کاتە ترسم ئەوەندە ڕوانینەوە سەبارەت بە ژیان بگۆڕگێت کە ئیدی تۆ نەناسم. ئەڵێم خاتون تۆ کە لە کڕینی کتێبە شارەزای کتێبێکیش بە پویایە مە هەڵەبژێری هەڵبەت ئەسڵەن نامەوێت ڕوانینی سەبارەت بە ژیان بگۆڕگێت چۆنەوە کاتە ئیدی ئەسڵەن ناتوانانی قسەیشی لەگەڵا وای ئیزم بدە ئێرە بووها ئەوە تا پێم وانێ لەوە چاترت گیر بکەوێ چیرۆکەکانی مناڵانەیە بەڵام ناسک و ئاسانە کەوایە پویا حتم خۆشی لێ دێت نا؟ ڕاستی خەونەکەت پێ نەکوتم مەگەر تۆ شرۆفەی خەوی شەزانی؟ نا بەڵام لێرە کتێبی شرۆفی خەویش پێیا بێ وەرە لە قەفسەکانی خوارەوە دیتومە بڕۆین دێ خەوەکەت بجێرە بزانم دەی ناتوانم خەونەکەم بگێڕمەوە دەی کەوای بچ شێوێک بە شرۆفەکەی پێیەکەم دەی باشە تۆ بزانە شرۆفەی خەونی زەماوەند چییە بێت؟ زەماوەندی کێ لە خەونادیوە؟ ئێستا تۆ بزانە شرۆفەی زەماوەندەکە بێتە چی دوایی؟ دقیقەیەک سەبرکە خاڵۆزا ئەگە دایکم بزانە زەماوەندت لەگەڵ کەسێکی دیکەدا کردو لە خەودا ئەزانی چ بەڵایەکە سەردێنە ئەها ئەوەتە دیتنی زەماوەند لە خەوا بە گشتی خراپ چارە ڕەشی و پێشاندەری خەموو باخیەکەی باخیەکیشی بخوێنە هەموو شرۆفەکارانی خەو کتویانە زەماوەند لە خەودا مردنە نەتکوت زەماوەندی کێ بوو؟ زەماوەندی خۆم بوو بوو کێ بوو؟ نازانم نەمناسی پەیمان سەبرکە ئەو کتێبەت ناهەبێ؟ نا ئەسڵەن نامەوێ بزانم هیچ کاتێک شرۆفەی خەونەکانمە بێتە چی من کتێبێکم ئەویست لە کتێبخانەدا نەبوو تۆ چاوی لە پێڕەستەکەی بزانی هەیە؟ ناوی چییە؟ هەندەسەی شرۆڤەکراو بزان لە پێڕستەکانە نیاوا دیارە بردویانە من خۆم هەمە پێ دەستت خۆش بێ بەڵێنە دەمە پاش حوتێبی دەمەوە دەڵی چی بابە دەزانین چەند زۆرە بابە توی ترچی ئێستا بۆ قەرەبووکردنەوە مەوێ شتێکت پێ پیشەم دەم هەستا بە من دانیشم لە پشت کۆمپیوتەرەکە زوو بەدەی سەرنجڕاکێشە نا؟ کۆرە لەو سەرانە چ باسە؟ من هیچ شتێ سەبارەت بە ئەسێرە ناسی نازانم بەڵام وا دیارە لە ڕاضی باشترە ئۆلەمپیادی ڕاضی سەختە؟ ناتوانم بڵێم ئاسانە بڕوانە ئێمە ڕشتەی خوێندنی ئەسێرە ناسیمان نییە تۆ چۆن چویتە ناوکە من هەوڵ چوون بە دوێ سێرە ناسی ئاماتوری پاشان بوومە ئەندامی ئەنجومەنیێرە ئێستاشکە لە خزمەتۆدا گۆڕە هەیبارە قەڵا کەرتم ئەبوو کەیوانی بیرۆنی سەرنجڕاکێشە سڵام بابە سڵام بابە گیان چۆنی؟ سپاس دەکەم بە بیدە منێ دایکت لەکوێیە؟ لە چێشتخانەیە
بەڕاستی دەرهێنانی چیرۆکە شخصیەکان ئەرکی گرنگی بنیامەکانە. کاتێک کەسێ بەڕاستی شتێکی گەرەک بێ هەموو دنیا لەگەڵی هاوڕێ بێ تا خەیاڵەکانی خۆی بکاتە ڕاستەقینە. ئێف دەبینم بوویتەتە کتێبخن. من چییە؟ پێم ناکەوێ؟ بۆچی؟ نەختێ. بەڵام پێم خۆش بوو بزانم ئەم کتێبە کێ پێتی داوە. ئەڵێم بابەگیان بنیادم کاتێکم چەشنە کتێبانە ئەبینەیە باشتر نییە پرسیارێکی باشتر و گرنگتر و پرسێ؟ مەبەست پرسیاری فەلسەفیە؟ مەگەر تۆ خۆت دایم نەتدەگوت کە لە تەمەنی گەنجیە کتێبی مەسنەویت خوێندێتەوە؟ ئەرێ بەڵام نەمەزانی تۆش بوویتەتە مەسنەی خوێن. دەی بۆچی کەنە؟ بە هەڵکەوت ئەمە چیرۆکێکی زۆر زۆر جوانە. دوایەکەی بۆم زۆر سرنج ڕاکێش بوو کە یەکێک لە ڕۆمان نووسە هەندەرانیەکان لە یەکێک لە چیرۆکەکانی ئەمە کڵکیان وەرگرتووە. کام چیرۆکی؟ مەسنەویم لە بیرە ئەلانمانەکەی بۆڵێم. لە شمشاڵەوە ببیسە کاتە دێتە قسە وەسکاڵە لە جیای یەکانەکە. لە کاتێکەوە منیان لە نەیزاردا بڕیوە هاواری من پیا و ژنی هێناوەتە ناڵێن. بە ئافرین. ئەمە چیرۆکی ئەو کاورە بەغدایە کە پاش لەوە ئێرسومیراتەکەیدا بەبا شێخێک دێتە خەونی و ناونیشانی خەزینەیەکی شاردراوەی پێدا تا ئەو بە هەڵا لە جێی دزی ئەگرن و ئەیبن بۆ لای خەلیفە. تێگەیشتی بابەگیان؟ ئێستا زانیم تۆ کام چیرۆکەڵی. لە ڕاستیە کاتێکە و کابرا عێراقیە بەسەر خەونەکەی سڵام ماندوو نەبی. تۆش ماندوو نەبی. سپاس. کاتێ چیرۆکی خەونەکەی بۆ خەلیفە باسەکە خەلیفە پی ئەڵێ بە هەڵکە و منیش خەونێکی ئەو تۆم دیوە سەبارەت بە خەزێنە وشتانە. ئەو کان ناونیشانی ماڵی کابرایەکی عێراقی پێدێ. ئەو کابرایە چێتە ماڵی. لەوێ تێگا کە خەزێنەی ڕاستەقینە لە ماڵی خۆیان بووە و خەبەری نەبووە. ئەم وێنە هێنانەوە ئەوەیە کە خەزێنەی ڕاستەقینە لە نێو جەستەی بەنیادەمدا. بەوتەی زانایان یار لە ماڵەوەیە و ئێمە بە دەوری جیهاندا ئاگەڕین. ئافرین بابەگیان. ئێوەش لەم قسانە دەزانن؟ تازە کوێ دیوە ڕۆژگار قسەی لە من بڕیوە. ئەوە چیت کردووە؟ ئاگام لە خۆم نەبوو. بە ئەوە ئێستا ئەگەر ئێمە بواتایەن جووت گەشتەکەمانی کونا کرد و لە ماڵەمانی خستە دەرێ. بڵێ. بۆچیە خەریکە پێیان دەنێری؟ پەیوەندی بە تۆ هەیە؟ ئەرێ دەی بەڵام ئەگەر نەتەوە بیڵێ ئیتر کارێکی پێ ناکرێ. ئەها ڕاستیم کتێبیشنە بۆ تۆ کڕیوە بێ چاوێکی لێ بکە بزا خۆشت لێدێ. دەستت خۆش بێ. چ بووە تۆ خۆ لەم کارانە نەدەکرد؟ ئەرێ ئەی مناڵ بووم دوم کارتۆنم زۆر پێخۆش بوو. زۆرم پێخۆش بوو کتێبەکەشی بخوێنمەوە یەک دوو جاری لە کتێبخانەی قوتابخانە دیم. بەڵام دەزانی خۆ خەریکی وانە و خوێندنم مناڵەکانیش پێم دەڵم پویا کتێب خۆر. دەی کاک پویا کتێب خوێن ئەم کتێبەت کە خوێندەوە بۆی مەشی بێنەرابی خوێنی. ئەتو چ دەخوێنیوە؟ ئەم کتێبە ئەسڵەن بە کەڵکی تۆ نایە چونکە بۆ تۆ زۆر دوژوارە. لە فۆرمۆڵەکانی دیفرانسیۆل و ئینتێگرال خۆ دوژوارتر نییە. هەیە ئەی بابا دەمە ببینم دەمەوی خوێنمەوە چیە مەگە؟ عزیزەکەم مەگەرم بۆ تۆ کتێبم نەکڕیوە دەی لە کۆڵم بەرەوە ئیتر سرت لەسەر کتێبەکانی خۆت بێ. تۆ کاڵەکە لە کاردا هەیە. بە کەوایە بڵێ بۆچی ئەم کتێبە بە کەڵکی من نایە. باڵێ بیدە بە من توخداپوویە کاتی گاڵتەکردنمان نییە. زۆر باشە ئەو خاتوون هەر کەسێکە بزانە زۆر خەتەکەی جوانە و زۆری سەلیقەی باشە. ئەتەوێ هەموو ئاگادار بکەیتەوە؟ ئەسڵەن کاکە بە من چی؟ من خۆ بەخیل نیم. تۆش خۆیدی مناڵنی کاتی ژنهێنان تەیدی تەدارەگە بێ مبارەک تەدارەگە بێ مبارەک پویا مەکەیدی بەس کچەکان لە میشانە بۆ بنیادەم دەکەن. ڕەنگە تۆ پێ دووا بێ من مناڵ بم بەڵام عەقڵم بەم شتانە دەگایتر. زۆر باشە ئێستا لە مێشکتا چی دەگزەرێ؟ هەڵت پێچاوە ها؟ کوڕەکان
ئێوە ناتانەوێ بخەون؟ تۆ لەگەڵ ئاواتەکانی خۆت بە تەنیا بەجێ دڵم شەوت خۆش شەو خۆش پویا بە هیچ کەی شتێ نەڵێە باشە دەی چۆن دەسەلمە سینوس دوی ئەلفا بە ئیزافە کۆسینوس دوی ئەلفا ببێتە یەک دەی سینوسی ئەلفا بە ئیزافە بێتە دەبێت سینوسی ئەلفا کۆسینوسی بێتە بە ئیزافە کۆسینوسی بێتە سینوسی ئەلفا کۆسینوسی ئەلفا بە ئیزافەی بێتاش دەبێتە سینوسی ئەلفا سینوسی بێتە من های کۆسینوس ئەلفا سینوسی ئەلفا چۆن دەبێت کۆسینوس دوی ئەلفا بە ئیزافە سینوسی بێتە دەبێتە یەک کۆسینوس دوی ئەلفا بەلا سینوس دوی ئەلفا مساوی یەک دروایی تر هەروە دەبێت دیمەوە وای پویا بەڵێ هیچ مەڵێت و خوا بۆ خۆم دەزانم دەڵێیتی بەڵام ئەم جارە من بە تۆ هەڵێم ئاخر تۆ بۆ ئارام و خەرارت نییە تۆی دی دەڵێیتی بە ڕێزەندازیار ئەوە چیت کردو پویا؟ دایە شوشەی دی دەشکێ خۆ نەفامە دەشکێ تۆ دەڵێیتی سەردە پێیان دەڵەمە پێدەنگ بە تۆ خۆ دەزانی پێیان دەڵەمە تۆ دەنگ مەکە چی؟ کاک پویا کۆی کەوە باڵێ من ئەرکی خۆم باش دەزانم دەبێت لە پێشدا و شیشانە جوان خاوێن کەمەوە دوایش لە گیرفانی خۆم شیشێک بکڕمەوە تا مانگێکیش دەست لەو تۆپانە نەدەمەوە یەک مانگی دیکە نا هیچ کاتێک دەیدا ئەوانە بۆ چوە دەبێن بۆ خۆم کتمی تر دەستیان لێ نادەم سامەکە ئەو شوشانە کۆکەوە بەڵێ بە چاوان دایە توخوا ئەگەر ئەو تۆپانە بەدەستمەوە نەبێ من هیچ فۆرماڵە ناچێتنەوە مشکمەوە لە خۆڕاوا بیر دەکەیەوە ئێستا هەرچی مەگەر تۆ ناتەوێت من لە ئۆلمپیادا سەرکەوتوو بم تەنیا شتێکە من دەمەوێت ئەوەیە کە ئەو تۆپانە لەو ماڵەدا نەبینم دایە توخوا حیفە پارێکی زۆرم بۆ کڕینیان داوە تا ئێستا دە ئەوەندەی ئەوانە پارەی شوشەمان داوە حیفەیدی ئەوە چ لە دەستتدا بیدە بە من ئەوە پویا ئەوە نایدی خواحەفیز چیەکەمی دەبزانم ئەوە چیەکە شێتە بڕوانە لە هەموو تۆپانە بەزەوە جادادەی دەی لەگەڵ یەک پیر بن بڕۆ بزانم بڕۆ ناودیوەکە تا بڕۆ دەی بڕە سەلام ماندوو نەبن سلام ببورێن ڕۆژنامەیەکمە ویست کە ناوی دەرچوەکانی زانکۆی تێدا چاپکرابێ مەگەر خبرت نییە ئێستا چەند ساڵەکە ناو دەرچووەکان لە ئینتەرنێتە بڵاوەکەنەوە نە ڕۆژنامە ئەی باوە ئەسڵ هەر لە بیرم نەما بوو باشە مەمنون. ئەمەش کە هەمووی هەر قساکە
چ بوو پەیمان مردم لە نیگەرانیدا. خەریکم دەچمە سەر ماڵپەڕەکەی. نە خۆم دەچم دەیبینم. ئەی بابا بۆ کوێ دەڕێدایە ڕاوەستا لە 2 حاڵخۆ زیاتر نییە یا خەبوڵ بووم یا خەبوڵ نەبوو. دڵە خۆرپەیەکی خراپم هەیە پەیمان. دایکی من مەگەر تۆ خۆت نەدەگوت کە ژیان بەس زانکۆنیە دەی چی بوو نەکە ئەم قسانەت بەس بۆ دڵخۆشکردنی من کرد بێ دەرێ. ئێستا شەرەوە دەڵێم بەڵام دەی من دڵنیام کە تۆ قبول دەبی مەگەر دەبێت دوای ئەو هەموو زەحمەتە. دایە دێگەرەونە دڵنیایت بۆ چۆنە ڕنگ و ڕوود پەڕیوە. نا من باشم بەس نەختە زەختم کەوتووە کە ئەویش چاک دەبێ. دەی ئێستا بێ ناوی خۆم بنووسم پەیمانی هدایەت. ئەرێ قبول بووی دەمزانی قبول دەبی بووە بووە پەیمان لە زانکۆ دەرچوە بووە قبول بووە بە خۆشحاڵی قاڵەکە کاتی پشتیوان قاڵەکە دەی هەموو زانکۆ قبولە بنی شکر بۆ خوا بەڵێ چی؟ ئەسڵەن بڕوام نەبوو کە لە زانکۆ بواری میعماری خەبوڵ بم. ئەوەندە خۆ چ کۆلەمەکەوە ناسەڵامەتی برای خۆمی من خۆ دەزانم کتێبەکان خۆت دەدەی. ئەرێ باوکە هەرە بوارێکە پێخۆش بوو بەڵام بریا لە تاران قبول بایە. پەیمان تا ئێستا شەوێکیش لە ماڵە دوور نەبووتەوە نازانم ئەو چۆن تاقەت دێنێ لە غوربەت. ئەو تاقەت دێنێ گەنجەکان زوو ڕادێن تۆ نیگەرانی خۆت باشە باوکە جارە خوداحافیز. زۆر سپاس خوداحافیز. موبایلەکەی بابم نایگرێ نایەوێ زەنگی بۆ بەی من پێم خۆشە خۆم خۆشحاڵیکەم ئێستا ڕۆمە شەریکە و خۆم پێڵە پێویست ناکات تۆ بڕۆی شەریکە باوکت دەبێ بێتەوە ماڵە پیرۆزبایت پێ بڵێ. دایە ئەزانیە و چەندە سەری قاڵە تازە من دایم ئاواتی ڕۆژێکی ئاوام بووە. ئەڵێم دایە ئەتوانم بە ماشینەکەت بڕۆمە دەرێ؟ ئەو ڕۆژی تۆیە ناتوانم نات پێ بڵێم. کەوایە بە شانازی دایکی خۆمان چەقڵێکی جوان سویچەکە لەکوێیە؟ لەوێ لەسەر میزەکە. پەیمان بیگرە بزانم ئەرێ کاری ئەگەرکردنەوە چی لێدە؟ ئەوە دانێ بۆ شەو کە باباتەوە کەوایە کوواڵە فشفشە و تەخوپۆق بکرا من نەزرم کرد بۆ ئەگە دەرچی یاری ئاگرت بۆ بەرپاکەم پەیمان. ئەخر ئەوە چ نەزرێکە؟ دەی نەزرێ دیدایە دەدایە من لەسەر ئیزنە دەڕۆم. بەسڵامەت لە قەراغەوە بڕۆ بە سێبەردا وشیار بە تون ماشین لێ نەخوری ها؟ بە چاوان دایەگەن بە خودایی دی من مناڵنی. ئیزم دما من شتێ بڵێم منیش وەکو ئەمە لە زانکۆ دەرچمەوەندە خۆشەویست دەبم. تۆ ئێستاش خۆشەویستی؟ هەرێ بە قوربانت بم خوداحافیز دایە خوداحافیز. خاتو یازانی بەڵێ سەبارەت بە فۆرمەکانی کۆبوونەوەکە پرسیار لە ئەندازیا هدایەت کرد؟ بەڵێ ئەندازیار گوتی بەر لە ڕۆیشتن ئەتوانن فۆرمەکان پڕکەنەوە. زۆر باشە دیسانیش لەو فۆرمە کۆبوونەوانە کە زۆر بێهەنجامن کۆبنەوەی هێمنی باڵەخانە کاتێ پرتان کردەوە بیدەن بە من فەکسیکەم بۆتان. ئێستا کە جارە دەمەوێت بڕۆمە خواری شمەیە گەڕامەوە پڕی دەکەمەوە. سەلام 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 ئەندازیار هەدایەت نەهاتووە؟ ناهێشە تەشریفیان نەهێناوە. حیف بوو ئەمویست هەواڵی قبولبوونی پەیمانی پێ بدەن. هەری خەڵا قبول بووە؟ باڵێ چه بوارێک؟ ئەندازیاری معماری. موارەک بێ ئیشاڵڵا. تاران؟ نەخێر باکوور. باکوور؟ چاوەڕێ بووم لە تاران قبول بێ. وتنەکەی زۆر ئاسانە جەنابی ئەندازیار.
خاتو یێستانی ئەم شیرنیە بدەن بە کاریگەرەکان. بۆ کەسێک ئەم هەمووانەی خوێندووە لەگەڵ مامۆستا تایبەتەکانی تارانش کلاسی بۆ چاوەڕوانەیەکی ئەوە نییە. بەخوا حەق نییە ئێوە ئەمە بڵێن مناڵەکان ئەندازیار زۆر بەژیر و بەهۆشن. باڵێ بە هەر بنیامێکی گەمژەش ئەوەندە توانایی بدەن ئەبێتە پرۆفسۆر ناندازیار. چی بڵم وەڵا؟ بەڕێزان جەنابی ئەندازیار ئەم قسانە ببیست دڵی لە ئێوە ئێشێتە. ئەو کە زۆر لەسەر مناڵەکانی بەهەستە ناوی پەیمان و پویا لە دەمی ناکەوێ. بەس وەکو شتێ ئێمە مناڵ هەتیوەکەی هەروی زۆرە کارم پێێتە. بزانم بەڕاستی ناترسی قسەکان بەجوێ ئەندازیا هیدایەت بگاتەوە؟ ناگە مەگەر تۆ پێ بڵێ. دەستن نەیشە کاکەجان من بووم بەزار بە هاوار ڕاوە سەپەرویز خواوەکێڵی تۆ هەر ئیرادێکت بێ ئەم خوو خودەیەت نییە. بەڵام ئێستا من ئامۆژگاریەکت پێ دەکەم وشیاری قسەکانت بە زار بە هاوار زۆرە نەم قسانەی پێگەین. چ قسێکم بێجێ بوو وشێکی بێجێ بوو؟ جارێ لەوانە گەرە توار قسەی خۆت دەکەی بزانم تۆ ئەو فۆرمانەی کۆبنەوە ناتوێ پڕکەیەوە؟ تۆ لە جێ منە ڕۆیت؟ بۆچی من هەزاریشم هەیە دیسان کارەکان قسە منی نابێت کە تۆ دایمە من ئامۆژگاری بکەیت تۆ سقاڵی تۆ بەجێ منیشکە. نێم گەرە بابەجان خۆمیشی ناتوانم کاکەجان ئەوەندە جێوری من بکێشە. فاری بۆ تۆ بڕوانە. کاروانێ ئارێ دەنگی کاروانێ یارم لەگەڵ کاروانە هەموو بەڵێن بەخێر بێ ئەو گوڵ لەگەڵ کاروانە خوایە تۆ ئاگەر نەیبێ. هۆ کاروان دێ ئارێ دەنگی کاروان دێ یارم لەگەڵ کاروانە هەموو بەڵێن بەخێر بێ ئەو گوڵ لەگەڵ کاروانە خوایە تۆ ئاگەر